لە دوای ڕووداوەکانی حوزێران و کۆنتڕۆڵکردنی پارێزگاکانی مووسڵ و سەلاحەدین و بەشێک لە ئەنبار لەلایەن چەکدارانی داعشەوە پرسیاری ئەوە دێتە پێشەوە ئایا ناوچەکانی ژێردەستی داعش ئابلۆقەی تەواویان خراوتە سەر لەلایەن حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمەوە یان پەیوەندی بازرگانی لەگەڵ داعش بەردەوامی هەیە. کردو لە کۆڵنە بکەیت لە فرۆشتنی سیمکارت و کارتی کۆمپانیەکانی پەیوەندیکردنی تەلەفۆن لە ناوچەکانی دەسەڵاتی داعش لە ناوچەی مووسڵ و شنگار و ئەو منتیقەی کەرکووک و دیالە کە ئێستا لە جەست دەسەڵاتی داعشان چونکە ڕۆژانە سیمکارت و کارت دەوێتە دەفرۆشێ مامەڵەی پێدەکرێت. چەند مانگێک لەمەوبەر بڵاوبوونەوەی هەواڵی بازرگانی ئۆتۆمبیل و نەوت لەگەڵ داعش میدیاکانی سەرقاڵ کرد و تا ئێستاش کەیسەکە لە دادگا یەکلا نەکراوەتەوە و تۆمەتبارانی ئەو کەیسە دادگاییان تەواو نەبووە. لە ئێستادا بابەتێکی تر بۆتە جێی پرسیاری هاوڵاتیان و چالاکانی کۆمەڵی مەدەنی ئایا داعش چۆن مۆبایل بەکاردەهێنێت و کۆمپانیەکانی مۆبایل چۆن بەردەوامی بە تۆڕەکانیان دەدەن لە ژێردەستی چەکدارانی داعشدا. بەشێک لەو پرسیارانەی هاوڵاتیان بە دوای وەڵامەکەیدا دەگەڕێن ئەوەیە کە ئایا ئەو کۆمپانیایانە چۆن سیمکارت و کارتی مۆبایل دەگەیەنە ناوچەکانی ژێردەستی داعش لە کاتێکدا سەرجەم سنوورەکان داخراون و شەڕی پێشمەرگە و داعش بەردەوامە. هەروەها دەپرسن کاتێک چەکدارێکی داعش سیمکارتێک دەکڕێت پێویستی بە وێنە و پێناس و فۆرمی خۆراک هەیە وەک هاوڵاتیەکی ئاسایی. NRT پەیوەندی کرد بە کۆمپانیەکانی دابینکەری هێڵەکانی مۆبایل بۆ ئەوەی وەڵامی بەشێک لەو پرسیارانەی دەست بکەوێت، بەڵام وەڵامی پەیوەندیەکانیان نەدایەوە. کۆمپانیەکانی زەین و ئاسیاسیێڵ و کۆڕەک کە مۆڵەتیان لە حکوومەتی عێراقی وەرگرتووە و وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێم ناتوانێت داوایان لێ بکات کە تۆڕەکانیان لە ناوچەکانی ژێردەستی داعش بوەستێنن. مۆڵەتی کارکردنی هەرسێ کۆمپانیای مۆبایل لە سەرتاسەری عێراق لەژێر دەسەڵاتی هەیە ئیعلام و ئیتیساڵاتی عێراقیدایە. ئەو پەیوەندە دەگەڕێتەوە بۆ ئەوان بەنسبەت هەرێمی کوردستانەوانە بەپێی زانیاری منیش باڵا دەستترین دەسەڵات پەرلەمانە ئەگەر قەراری لەسەر بێت، بەڵام بەنسبەت وەزارەتمانەوانە ناتوانێت ئەو هیچ قەرارێک با لە بەرەوەی مۆڵەتەکانی ئەوان سەر بە وەزارەتی ئێمە نیە، سەر بە ئیعلام و ئیتیساڵاتی عێراقیە. وەستاندنی تۆڕەکانی مۆبایل لە ناوچەکانی ژێردەسەڵاتی داعشدا تەنها زیان بە چەکدارانی داعش دەگەیەنێت یان زیان بە ژیانی هاوڵاتیان و پرۆسە هەواڵگریەکانیش دەگەیەنێت؟ وەڵامی ئەم پرسیارەش لای لایەنە ئەمنیەکانە.